بۆ چێوە دەچمە گازینە لەگە برادران تەماشای تۆ پای دەکەم بۆ لە ماڵە چاوری ناکەی واللهی پێم خۆشە لەگە برادرا جەماعی تەماشا دەکەین لەخۆ ئاها تێگەیشتم یعنی حەز ناکە دیگەڵ من چاولیکە ئەوەندە ناهێن بابە لۆ ئەوەندەی نانی ئەوە دەستی پێ کرد باشە ئەوە دەستی پێ کرد چەندت گۆ ما خراپ وەرە يلاقي الريال على استاد البرنابيو من اجل الوصول للنهائي الثاني على التوالي في تاريخ السادسانس ئەو چیوانە بۆ تف دەکەن ئێدە لێگەرە با تەماشای تۆپانەیەکەی کەیاوە تفەو دەکەن خەڵاسە بڕا بچی پێیامرێن لۆتفی دەکەن دەڵێم ئەو چێوەی قسان دەکا ئەوە معلقە ناوی چییە عیسام شەوالی باشە ناوی خۆمە یاریزانی چۆن لەبەرە یەکسێ ئیشی خۆیتی بابە ئیشی خۆیتی دەبی لەبەرکە دیکو دەڵم ئیسپانیا ئینسانەکانی ڕەشە پێستیانە سپیە سپینە سپی بابە هەمووی دەلێ قاقزن هەموو دەلێ قەیماغن ئەدێ بۆ ڕەشە خۆ ئەفریقی نییە یەکسێ بابە ئەو شەنسیە بۆ کە تا ئیسپانیایی یعنی بچم بی بەمەوە ئەفریقیایی دەڵم ئەوە ڕەنگی جگەکانی ویست دەکە پێڵاوەکانیان ناگونجە هەنیان زانێ چۆنیدانی وەیە دەڵام گیانەکەم ئەو ماڵێقە چەند وەردەگرێ 50 وەرەقەی وەردەگری 50 وەرەقە ئەدی لای خۆمان لای خۆمان بەنان و کەبابە چی نا بابا بەسە گۆڵ گۆڵ نەبوو بابە ئۆفسایدە ئۆفساید چێیە چێ بابە گاڵتەم کرد گۆڵە تەواوە ئەدی ماتەم گۆڵە لۆ لەسەر شاشەی نەینووسی ئەنجامەکەی بابە کەناڵەکە غەڵەتیان کرد تەواو دەبەسە بابزانانی چی لێ دێ دەڵم گیانە دەتخوا لەسەر دڵم دەمێنێ ئۆفساید چییە ئۆفساید ناوی مدەڕیبەکەی مدەڕیبی نادیەکەی تەواو بڕە ئەی لۆ بخۆ یاری ناکە چێ بابە لە دەرێ لە پشت خەتێ دانیشتێ لە خۆی جاروبەر لایبەکان دەگۆڕی حەکەمیش دەگۆڕێت حەکەمیش دەگۆڕی دەڵم گیانە ئەدی ئەو دوو نەفەرە چێن هەڵدێن ئەلەمیان پێیا لەوێ مزارەیە زایرەیە ئەی هاوار ئەمن هەر بڕۆم باشتر باشە گیانەکەم باشە قسەی نەکەی وعد تەواو دیگرە با تەماشاکەین بابە بابزانم ئەوە 3 گۆڵیان بە فۆتان دیا 3 گۆڵ یەکیان پەتەنیش عمودیدا ڕۆیشتێ ئۆخای خودەنجی نەما کڕ بوو دەڵم گیانەکەم بەڵێ یەک پرسیاری ئەخیر لێ بکەم فەرم دەڵم من زۆر ماڕۆدەمام خۆش دەوێ بۆ ماڕۆدەنای تێدانیا مەڕەدۆنە خۆی کوشت بۆی چۆر بم بۆ خۆی کوشت دەزانێت لە خۆی کوشت لەبەرەوەی ئەو هاتۆپانەیە هەبوو لەگە ژنەکەی پێکەوە تەماشای تۆپانیان دەکرد ژنەکەی وەچیت و هەر سوالی لێ کرد ئەویش خۆی کوشت ڕۆی ڕۆ پیامی بەرگە یەکدانە پرسیاری ناکرێ